ئەگەر دادگا هەیە با سەبەبکاری ئەو بێموچەی و بێئیشی و ئەو ژیانە مەرگەساتەی خەڵکی کوردستان بگرێت و دادگایی بکات، نەک هاوڵاتیەک لە پێناو منداڵە بێنازەکەیدا شیر و دایبی بدزێت. ئەمە یەکێکە لەو هەزاران کاردانەوانەی کە بەرامبەر سزای 11 ساڵ زیندانی بوو بەرامبەر فەرمانبەرێک لە گەرمیان بە تۆمەتی دزینی شیر و دایبی. لەسەر ڕووداوەکەش بەشێک لەو هاوڵاتیانی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووک ڕەخنەیان لە دادگاکانی هەرێمی کوردستان گرتووە و دەڵێن یاسا و دادگاکان بۆچی بێدەنگن و هەڵوێستیان نییە بەرامبەر دۆسەی ناشەفافی نەوت و داهاتەکەی و بە هەدەردانی سامانی گشتی بۆ بەرژەوەندی تایبەتی. لە تۆڕە کۆمەڵایەتیەکان چالاکان کەمپینێکیان بەناوی پارەی قوتووی شیری منداڵان بگێڕنەوە دەست پێکردووە کە مەبەستیان گێڕانەوەی پاشکەوتی موچەیە و بەشێک لەو هاوڵاتیانی بەشداری کەمپینەکەیان کردووە دەڵێن ئەو سزادانە ناڕەوایە لە کاتێکدا سەدان کەس و بەرپرسیە وڵاتە سامانی نیشتیمانیان بەگەندەڵی بردووە و کەسیش سزایان نادات. بەڵام بەشێک لە وڵاتیانیش بۆ چوونێکی دیکەیانەیە و دەڵێن داکۆکی لە دز مەکەن، دژ و بەرەنگاری مافیاکان با ببینەوە و دەڵێت دز هەر دزە. بەپێی بۆچوونی هەندێک یاساناس کە قسەیان بۆ نارتی کرد دەکرا دادوەر لە بڕی 11 ساڵ زیندانی جۆری سزاکەی کەمتر بووایە. ئێستا ئەگەر تانە لە بڕیارەکەی دادگا درا بەرامبەر جۆری سزاکە لە ڕۆژی دەرچوونی بڕیارەکەەوە بۆ ماوەی 30 ڕۆژ ئەوە دادگای تەمیز کە بەڵاترین دادگایە لە هەرێمی کوردستان دەتوانێت چاو بە بڕیارەکەدا بخشێنێتەوە. بەم شێوەیە یەکەم جۆری سزاکە کەم بکاتەوە، دووەم جارێکی دیکە بڕیارەکە بگەڕێنێتەوە بۆ دادگا بۆ زیادکردنی سزاکە، سێەم پەسەندکردنی حوکمی سزادراوەکە. نزیک لەم جۆرە ڕووداوە 8 مانگ بەر لە ئێستا منداڵێکی تەمەن 12 ساڵ ئاوارەی خەڵکی ئەنبار لە شاری سەماوی سەنتەری پارێزگای موسەننا لە باشووری عێراق بە تۆمەتی دزینی کلێنێکس دادگا بۆ ماوەی 1 ساڵ حوکمیدا، بەڵام دواتر بە فشاری ئەنجومەنی پارێزگای ئەنبار و چالاکان و شەقام دادگای تەمیز بڕیارەکەی دادوەری هەڵوەشاندەوە و منداڵەکەی ئازاد کرد. هونەر ئەحسان NRT